گزنگی خۆرەتەبێ کامەنجمەن گزنگی خۆرەتەبێ بەرەو ئاسۆم لەگەڵ یەکتێکەڵەبێ حسەکەی تەواوە کۆکە تەمام کە تەمام کە گەلک خۆش بی تەمام کە من و تۆوەک خوڕە و هاژای ڕووبەرین من و تۆوەک خوڕە و هاژای ڕووبەرین شنەی پاکی شەماڵی گوێ کەنارین حسەکە تەواوە من دەستێکی گوتنە بەسە بجارەت من دەڵێم بەڵێ منیشەڵم بڵێ کاک پیرۆزە پێنج فەرموو چیم دەنگە خۆشە؟ حەزی خۆ بە دەنگی چه هونەرمەندێکی کوردایانی بڵێن ئەو دەنگە لای من زۆر خۆشە. وای کەسێکی دیاریکرا و تایبەت نییە زۆر دەتوان بڵم بە گۆرانی جیاواز حەزم لە گۆرانی تایبەتی یەک کەسە ینی چەند هونەرمەندی جیاواز هەمویانم گۆرانی هەمویانم گوێداوە ینی دانی یەک ناتوانم یەکێکیان بخۆمە پێش ئەوانێتی بەڵام